سڵاوتان لێبێت بەنامەی ئەم جارەمان لەسەر نرخە پێش ئەوەی ڕەمەزان بێت ئایا نرخی شتومەک کڕین لە ناو بازاڕا چۆنە و نرخەکان بەرزن یاخود لە ئاستێکایە کە ئەتوانێت هەموو کەسێک پێی بوێرێت زۆر جار لە کاتی مناسەبەکانە یا خوتبۆنەکانە بە تایبەتی بۆنە ئاینەکانە نرخەکان بەرەوبەرزتر ڕۆن خەڵک واز دەکات ئەمە جۆرێکە لە ئیستیغلالکردن پرسیار لە کاسبکارانەکەین بزانین نرخ لە کاتی ڕەمەزانە بەرزە بێتەوە کە چەند ڕۆژێکی ماوە بگەین بە ماڵی ڕەمەزانی پیرۆز نرخیان هێشتومەکە لێ پرسین یەکێ لەوانە برنج کیلۆی بە چەندە ئێستا؟ بە 2000 بەڕێز. زەحمە نەبێت 2000 بە ساقە. بەڵێ. باشە پێشبینی واکەی لەمان ڕەمەزانە نرخی برنج زیاتر بێت؟ ناتوانم ئەمە. نازانم معلوماتم نییە. نەبخ. وەکو هاوڵاتیەک نرخی شتومەکە بەلاوە چۆنە ئێستا؟ وەڵی نرخی شتومەک ئێستا لە بازاڕەکانە گرانە. جا داواکارین کە شتەکان هەرزان کەن هەمی سعری خۆی بۆ داندرێت. پێشبینی وەکی تۆکو وڵاتێک لە ماڵی ڕەمەزانی پیرۆزە نرخی شتومەک بەرەوبەرزتر بڕات؟ بەڵێ هەتا بەرەو پێشەوە بڕۆین بەرزەبێتەوە سعرەکان لەبەرمان ڕەمەزان؟ بەڵێ تەبعاً لەبەر مانگی ڕەمەزانە دو ئەوە سعرەکان تۆزێ باشترە بێتەوانێ بەزیش نییە. سڵاو بۆ نمونە ئێستا من نرخی کیلۆی فاسۆلیا لێ پرسم بە چەند؟ ئەخە فاسۆلیا نوعەتی هەیە سێ نوعمان هەیە ئێرانیمان هەیە تورکیمان هەیە نوعی کەشمان هەیە ئێرانیمان هەیە دەرەجەیەکە بە سێونی تورکیمان هەیە بە دوونی ئەوە ئێساری کیلۆی چەندی پێی مەسەرەن؟ بە فەردەکە تەقریبی ئێرانیەکە تەقریبی سێەکەوێت پێشبینی وەکی لە مانی ڕەمەزانی پیرۆزە نرخ بەرەبەرە و بەرزتر بێتەوە؟ بەڵێ بە بڕای من سەرەکەی بە بڕای من بەڵێ بۆچی؟ وەڵای ترەوە خواستە خواست زیاترێ بێ بۆیە لەسەر شتەکان زیاترێ بڵێ یانەوە بە بام نرخیشی کڕیتەوە شتە؟ نا جملەکە لەوانەیە زیاتر بکات کیلۆی گۆشت بە چەند زەحمە؟ وابزانم 2000 زیاتری کریان 1000 نازیات حەڤەیە ساڵێک شەبێ ساڵێکەوێ حەڤەیە باش یانی کەواتە من ئاگەم لێ نییە پرسیارێک پێشبینی واکەی لە ڕەمەزانە گۆشت زیاتر نرخی زیاتر بێت؟ وەڵای حیوانەکە ئازان ئەگەر حیوان هەبێت لە مایانەکە ئەوە هەر بە 7000 ئەگەر نەبێت گرانترە بێت گۆشتش گرانە بێت ئارە وەڵا وا پێشبینەکەی کە ئەیش یەکێ بێ لەو نرخانەی کە بەرەبەرە لەمان ڕەمەزانە ئێمەش وەکو خەڵک چۆن لە ئێمە یەکڕێ ئێمەش لە مایانەکەی کڕین لەوێ هەرزان بێ ئێمەش بە هەرزانەیین ئەگەر گران بێ بە گرانەیین نرخی بەرز بوونە و کەمکردنەوەی هۆکەی گەڕێتەوە بۆچی ئەمەسەن چێ گرانتریەکات؟ وەڵای تر حیوان جاری وایە زۆر بێ ئەوە لە مایانەکە عینن باشە بۆچی بزەبل لە ماڵی ڕەمەزانە؟ بەڵێ بۆچی نرخەکان بەرەبەر 7000 پاریش لە ڕەمەزان هەر بە حەڤە بووە هیچ ڕەمەزانە گۆشت زیان ناکە ماگەر پێ ئەوە حەڤێ بۆیە تر دانەبەزی هەر حەڤە بوو ئێستا پار لە ڕەمەزانیشا گۆژ هەر حەڤە بوو ئێستا ژەر حەڤەیە لەوان بێ جاری وایە لە ڕەمەزانە ئەبێ بە 16 حیوان زۆرە بێ لەوەرە مامۆستای دامە مەعاشەکە و دابەشکە بەسەر چەند گۆشتێک وەڵای تراوە دەرچاو 2000 پێشبینیەکەی لە ماڵی ڕەمەزانە نرخی بامێک مەسەنم بەرە وردە زیاد بکرێت؟ لایتر بەپێی ڕۆژە ڕۆژی وایە زۆرە ڕۆژی وایە کەمە ئەگەر زۆر بێ هەرزانە کەمیش بگرانە ئێستا ئەمڕۆ نرخەکەی بەرزەیان نزمە؟ هەرزانە 2000 بەڵێ چای ئێستا نرخی شتومەکە بەلاوە چۆنە؟ وەڵا شتومەک زۆر گرانە لەگەڵ ئەوەی مەعاشقەی نازیە بەڵام شتەکان زۆر گران لە کڕین نایەن تۆ ئێستا لە کیلۆیت خەیار بە 500 بە 500 ئەی بەوە بەڵام 1500 لێ ڕوا و هیچیش کە 25 ڕۆژ دەکەیتەوە هیچی پێ نامێنێت
ئێستا خەڵکێکێڵە لە ماڵی ڕەمەزانە لەوانەیە نرخ بەرەبەرە بەرزتر بێتەوە. بەڵێ وڵا تاجرەکان بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە هەلەکا قۆزنەوە شتەکان گرانەکەن و خەڵکەکەش مەجبورە ڕەمەزانە حەزی لە شتە مەجبورە بیکرێ. بۆچی لە ماڵی ڕەمەزانە کە هێشتا بیزڕۆژێکی ماوە خەڵک وا پێشبێنە کاسبکارەکان وا پێشبینیەکەن کە نرخ بەرەبەرە زیاد کرێ. وڵا نرخ باوەڕ ناکەم نرخ زیاکە بەڵام پەیوەندی بە کەم و زۆری ڕستقەوە هەیە کە ڕستق زیاکە ئێستا کیلۆیە خیار بە 600 دینارە ئەگەر کەم بێ لەوانەیە بچێتە 1000 دینار 1000 بەرۆژوو بەڵام کە زۆر بوو سیعری دابەزێ ئەگەر زۆر جار کە سیعر لێرە بەرزە بێتەوانێ سنوورەکان داخن ناڵن بێت ئەلەن شتی خۆمان بۆ شتی خۆمان پارە بکە کە شتی خۆشمان ئەو نییە کەوا دابینی ژیانی خەڵکی بکە کە کەمیش بوو لە داوای زیایی لەکەن کە داوای زیایان لێکرد لەسەر فەقیر و هەژارەکە شتی خۆمان کەمە وانە بەروبوومی کوشتکواڵیمان کەمە کە لە وڵاتێکی شاژینوا بزانام ئەرزێکی زراعی زۆریشمانێ ئاخر هۆکە هەمیەوە گەڕێتەوە هەمی دەمی کردوتەوانێ ئەوێ پارۆکە بچێتە دەمێوانێ بەبێ ئەوەی عەزیێت بکێشێ ئینا ئەگەر بێت و هەرکەس چاوی لە دەست و بازووی خۆیەوە بێت و ئیشکا شتەکە زۆرە بێت و ئاوا بۆ شێوەیەش بەرز نابێتەوە. لیمۆی تریش 3000 دینار. بەڵێ ئەگە مەسەڵەن خێزانی کەم دەرامەت بوو باشە لە مانێکا چەند ئەتوانێت مەسەڵەن چەند کیلۆ لیمۆ بکڕێت؟ لیمۆ کە بە 3000 دینارە لە قاڕەیەکی ترەوە بۆمانێسەوە لە ئەفریقاوە هاتووە چەندەها باخیرە و بەڕادی بینیوە هەر باششە بەو نرخەکەگاتە لای ئێمە و شتێکی ئەو نە زەروریش نییە کە زۆر زەرور بێ ئەو کەسە بیکڕێ یا نەیکڕێ ئەوەی زۆر زەرور بێ لەوانەیە ئەوە شتی ڕۆژانە بێت شتی ڕۆژانە بێت لەبەرەوە زۆر تاسیری نابێت لەسەر خەڵک. ئاڵۆژان بە هەزارە بەڵە قوربان نرخێکی وانێ بەڵام خەڵک ئەڵەیە ڕاستە شتەکە لەوانەیە مەسەڵەن کیلۆی بە 500 نیان بە 1000 دینار بێ بەڵام کە بسوێن تەزاور دەکەیتەوە ئێتر تاوە پێو نامێنێت. بەڵێ کە بسوێن تەزار ناور دەکەیت پێو نامێنێت. ئەرە وەڵا لەم بازاڕێ وایە شتەکە گرانە تۆزێ ئێستا ئەم پیازەیە ماوەیە لەمە پێش بە 500 بوو جوتی بە 1000 ئێستا ئیدەرەوە نایە خۆمان پێگەیوە کەمیشە ئەمساڵ لەبەر ئەوە کەمە شتی خۆمانمانی بۆیە؟ بەڵێ ئارە وەڵاشتی خۆمان کەمە بەش ناکە بەشی مانگەکە ئەو پەڕی پیاز مەسەن 500 نارزای کردووانێ 500 نارزای کردووە والله لە ڕەمەزانە لەوانەیە زیاتر باوەڕکە ئەگەر ئەوە بڕوە لەوانەیە لە ئەلۆ هەر دەست نەکەوێ. بەڵێ پیازە کڕم پیازەوە چیتە ئەڵێن پیازە کڕم بەڵێ وەڵا نرخی ئەم بازارە باشەوە تا ئێمە لە ڕاپەڕینەوەین بۆ ئەم بازارە لەبەرەوە شتەکەی هەرزان نرخی بازاری کوردستان هەر زۆر گرانە لەبەرەوە ئێمە هیچ بەروبوومی خۆمان نییە هەمووی شتی دەرەوەیت بۆمان. جەنابەت فەرمانبەریت؟ بەڵێ من ئەندازیارم. بەڵێ موچەکە چۆن دابەشەکە بەس ئەم هەموو شتە گرانەیە؟ وەڵایی موچە هەرچەنێ بێ بەشی ناکە چونکە تاوەکو موچەکە هەندێکە چێتە سەرەوە بازارەکە دوو ئەوەندا چێتە سەر. کرێچیش بی ئەندازاریشی وەکو تۆ کرێچی بێترەوە بێ قوڕ بەسەر کرێچی لەخوا بە زیادوێ خانووی خۆمە من. بە تێڕوانینێکی باش ئەمڕۆ لە بازارە شتومەکەکان بە شێوەیەکی باش نرخەکانی دیاری کراوە قەناعەتی من وایە زۆر شت هەیە لە بازارە سعری دیاری کراوە خەڵکە توانێ بیبینێ لێکۆڵینەوە لە بەعزێ شوێن ناکرێت. من ئێوارە میوانم هەبوو خۆمەکو خۆم تقریبان 6 میوانم هەبوو هەریکیان لە شوێنێکەوە هاتبوو ناوی ڕیستۆرانتەکە ناڵم بۆەوەی کە نەبێتەوە ئیشکانی قەناعەتان هەبێ یەک دەبە ئاو 500 دینار دەبەیەکی ئاو کە لە هەموو سلێمانی هەموو عێراق 250 دینارە 4 پارچە پەراسوی بۆ من هێناوە بە 25,000 4 قاب زەڵاتەم خواردووە لەوێ میوانەکانم خواردیانە هەساڵ وتێتی 59,000 دینار 59,000 دینار. ئایا ئەگەر لێپرسینەوەیەک هەبێت ئەتوانرێ ئەم کەسە بە شێوەی خۆی پارە داوا بکە ئەتوانێت تەڵەب لە من بکە لێپرسینەوە هەیە لەسەر ئاستی فەقیر قەناعەتی هەبێت لە بەعزێ شوێن لێپرسینەوە نییە ڕقابەی مالی بە هیچ شێوەیەک نییە. هیوادارم حکومەتیش بتوانێت خۆم داخلە دڵ بووم سبەی نێچم بۆ ئاسایشی ئابووری شکاتیژان لێکم.
باشە من پرسیارە لە تۆی بەڕێز دەکەم ئێستا خەڵک مەسەرەن زیاتر جگە لەو ڕێستۆرانتی کە تۆ ڕۆشتویت سەرقاڵە بەشتکردین ڕۆژانەوەی مەسەن تەماتە و برنج و سەوزەوات و ئەم شتانە کە لەناو بازاڕی کرێت نرخێکی با بڵین تا ڕادەیەک گرانی هەیە باشە ئەمە خەڵک چۆن پێێرێ و ئەژڵێن پێشببینی ئەکرێت لە ماڵی ڕەمەزانە ئەم نرخانە بەرەبەرە زیاد کات وڵی ئەمە کەسەکان خۆیان هەلەکە ئەخوازنەوە کاتێک کە شتێک تەڵەبی لەسرە بێ بە ڕێژەیەکی دیاریکرا و یاری بە سعرەکانیەوە کرێت قەنەعەتم وایە گەر حکومەت بتوانێت بەڕادی گەورە لە عەلوەکانە دابنرێت و دایشی ناوە هەوڵ بدا بە شێوەیەکی باش لە فەلاحی وەربگرێت تەوزیعی بکات لە عەلوەکانە بتوانێت کە سعرێک ئێستا من دەڕۆمە و پیازە دەکڕم دەڵم کاکە پیاز بە چەنە دەڵێ بە 1000 دەچم لەولا دەڵێ بە 1500 ئەگەر حکومەت بێت بگەڕێ بەسەریا تۆ بۆ دەیدێ بە 1000 ئەو بۆ 1500 دەڵێ لە عەلوە بە گران کڕیمە بڵێ بێ سەحمە وەسڵەکەم بەرێکە لە عەلوە بە گران کڕیتە ئەما بێتە هۆی ئەوەی کە لە بازاڕ نرخەکان بە شێوەیەکی چاک کۆنتڕۆڵ بکرێت. سڵاو لێ بێت ئەمە تەماتی خۆمانە ئەمە کوردیە کیلۆی بە 500 نار بەڵێ پێشبینیەکی لەمان ڕەمەزانە تەماتە بەرەبەرە نرخەکەی زیاد کرێ وەڵی خۆی بەپێی بەقاڵی بڵێن ئەم کەسابەتی ئێمە بەپێی ڕۆژ و بەپێی سەعاتە ئەگەر لە عەلۆ زۆر بێ دابەزێ ئەگەر کەمی ژێ بەرزە بێتەوە بۆچی لەمانی ڕەمەزانە مەسەرەن خەڵک وا پێشبینیەکە کاسبکارەکانیشتان کاسبکارەوە نێ بەڕێز لاقی بە وەخت و سەعاتێ بە لاقی بە زۆر و کەمیۆیە زۆر بێ دابەزێ کەم بێ بەرزە بێتەوە نە علاقی بە جەژنەوە نە علاقی بە ڕەمەزانەوە. سڵاو چۆنن ئەمە بۆ کیلۆی بە 2000 ئەمە هەتە سعری مناسبە مەینی سووری و ئێرانیە لەوێیە خۆمانی وانە نییە خۆماشتی وا جووامان گووە ئەگەری خۆمان بەسەر بە چەنە بێت بێلاشە بە 5000 بێت خۆمان گرانترەکە سامۆزینی ئەمریکایی ئیکوادۆرە شیلۆی بە 1000 مەزینی سلێمانی بە فەلاحەکەی لاشە بڵێ دەداری مۆزمەیە شیلێن بە 20000 پێشبینیەکەی مەسەن میوە لە مان ڕەمەزانە وردە زیاد کریان کەم بکرێتەوە میوە لە مانگ ڕەمەزانە وەڵی میوەکان سەر لە هەوینە تۆزێ زۆرە چونکە لە سووریاوە لە تورکیاوە لە ئێرانەوە هەیەت بەستر بەس لاوین لە ڕەمەزانە بەس خورمات زۆر سەر مۆسمی خورمایە خورما زۆرتریە ساچی سالی خورماشە برچین سپاس دەستەیە قاڵبی سابوونی دیتۆڵ بەچەند دیتۆڵش هەمانە بە 6000 هەمانە بە 5 جوونی هەمانە بە 4 و نیو فەرقەکە لە کێشەکانە فەرقەکە هەیە 100 گرامی هەیە 165 گرامیە پێشبینیەکەی لەمان ڕەمەزانە نرخی ئەم شتومەکانش وردە بەرە زیاد کرێت ویژدانی هەبێت تۆ زەدایە بەزەرەوەی ویژدانی منە زیاتر گرانترە بە هەرزانتر نابێت لە ڕەمەزان هەمووی وایە بازار بە عام هەمی وایە بۆچی کەس کە دێتە ژانی خۆی هەیە ویژدانی نییە بەرزیەکە دەڵێ گەرمایە تااقەت نیە ئەو کاتە حەماڵی بەرزە بێتەوە بڵێن شتێک جاری وایە بە 3000 شتێک لەژێ بەردەگەوێنێ بۆی ئەو کاتێ بە 5000 گەرمامە تااقەتم نییە بۆ نمونە ئەو شتانی کە ڕۆژانە خەڵک ئەیکڕێ و پێویستی بێتی لای تۆ چی و چییە بابەت هەمووی بەعام ئەفرۆشەیە فاستە زاییە کلێنسە سابوونە شامپۆیە بەڵێ ڕۆژانەیە چەندێک وەکو تۆ کاسبکارێت تا چەندێک ئەتوانێت ئەم شتانە بە تەواوەتی بکرێت بۆ مانێکی خۆی یعنی چۆن بۆ ئەتوانێت مەسەن سەیتەرێکا بەسە و سەعدانەیە ئەتوانێت مەسەن لە توانایە هەیە لەتوانێت هەیە توان جای سە مشتریمانە لە سەری مانگایەت سەری مانگ بەشی و مانگی تر شتە بات بۆ مانگ ئەبات هەیە ڕۆژانەیە بە هەیە بە هەفتانەیە بە هەیە پارەکەی بڵین سایک تەکسیە ڕۆژانەیەت بۆ لامە خۆیان ببرسین سڵاتان لێبێت نرخی شتومەکە ئێستا کە ئەم سابنووسانە و کڕۆن بەلاتەوە چۆنە وڵام بەم ئێستا باشە سارەکەی باشە بەڵام دوکان و دوکان کەم لە حەزم کردووە ساریان ئەگۆڕێ زۆرە گۆڕێ مەمنونم لێرە هینە مەسەن لەو دوکانە شتێکە کڕیە شوێنێکی کە سعری زۆر فەرقا یعنی ئەتوانم هەندێکیانەیە دوو قاتەکات یعنی منستە لەم دوکانە بشتم پرسیوە شوێنی کەم پرسیوە فەرقی هەیە زۆر فەرقی هەیە سەبش بەداداچون بۆ واقعی زۆر سپاس بۆچی ئەم ڕێزاڵێ لە هەنێک دوکانەوە بۆ دوکانەکانی تر سعرەکانە گۆڕێن نرخەکانە گۆڕێت بۆچی سارەکانە گۆڕە هەیە بازێک کرێت دوکان زیاتری هەیە دوکانمان هەیە لێرە 2 ملیۆنە مانگانی 2 ملیۆن ئەیە لەبەرەوەی زیاتر کێشەکەی
پەیوەندیشێ بە گیرفانی هاوڵاتیەوە مەسەن تۆ لە گیرفانی هاوڵاتی ئێنیتە دەرەوە باشە هیچ شتێکی یانێ بەزێتەوە هەیە وجدانی خۆی هەیە تر ساحب دوکان دەورە بینی هەیە بۆ 200 ناشتە خێرە فرۆشێ ئەم شامپۆی دەستا شتەکان بیرچۆتەوە ئەم شامپۆی دەستا کە تۆ لێرە ئەیفرۆشیت ئای کە تۆ ئەیفرۆشیت لێرە بۆ نمونە بە چەند ئەمە شامپۆیە ڕەنگە لە شوێنێکی بازار ڕۆبعێک بێ بۆچی ئەمە مەسەرم بۆچی تۆ ڕوبعات زیاتر ئەسەنی لە هاوڵاتی من زیان ئەسەن بەس ئەو کەسی کە زیاد ئەو کەسی کە زیاد ئەسەنێ بڵم چی نازانم بێ ویژدانە زۆر بە ویژدانەوە ئەوەی کە ئێستا خەڵک مەسەن پێویستێتی ئێمە بۆی بە داداچوونی بۆ بکەین بۆ نمونە لە سعرە جیاوازەکانە چی شتێکە مەسەن سعرەکەی وەکو بزانین لە دوکانێکەوە توانین تەرگۆڕێ شتەکان بەعام هەمووی گۆڕێ سعر تا دوکان لە دوکانە گۆڕێ سۆپەرمارکێت بۆ دوکان فەرقەکە زۆر نرخی شتێکم پێ بڵێ کە مەسەن ئەو نرخە هەموو بازارەکەی گربێتەوە بەڵام چەند دوکانێک نەبێ مەسەن نرخەکانی جیاواز مەسەن ئەم لای ڤۆیە ئەمە لای ئەمە بە 4000 لە زۆر ژۆن بە 4.5 ئەمەم هەیە بچووکگەیەتی ئەمە تقریبان دوو ساعەکەیە ئێمە بە 2.5 بۆ 150 بۆ 200 ناخێر ئیفرۆشین بۆ بەزەکەی ئەیە بە 3000 دینار خێر ئەیسای بۆ 500 ناخێر ئەیە بە 1000 ناخێر چەنە خێری لێ بکەین 200 نار 250 ئەو پەڕیەکە زۆر شتەکان بەرز بێ 500 لە بابەتی شتی ترە زیاتر خێرەکەی زیاترە نرخی خورما کامەیە وەڵام دوانەیە بە 6,000 باڵێ پێشبینیەکەی تۆکو خورمافرۆشێک لە ماڵی ڕەمەزانە نرخی ئەم خورمایە زیاد کرێ نانە ئەوەکو خۆی چکە لەبەرەوە فورما بەهینیان کرد مەفتوحیان کرد لەبەرەوە توانی بێنیت نرخی خورماوەنە گرانەت خۆمان نییە ئێرانە لەبەرەکەی خۆمان نییە وڵاتی خۆمان نییە ئێستا بەغا عراقی خەستەوی و زەهدی هەیە هەرزانە بەڵێ 1500 بنەوعیت کەوتووە ساو ڕەشە بە 1500 زەردەیان بەدووە خانەوە خۆی بێتەوانێ دەسپی دەبێت دڵیان بە زیان ناکە تۆ کە زۆر جاریت ناوازار شتی ڕۆژان ناکڕی نرخی شتومەکە بەلاوە چۆن وڵی تا ڕادێ گرانە ئێستا وا پێشبینیەکرێت کاسبکارەکان دوکانارەکان لە ماڵی ڕەمەزانە ئەم نرخانە بەرەبەرە زیاد کرێت وڵی نازانم بەڵێم چی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت لایەنی بەرپرسلەی هیچ ئاوردانێکیان نییە لە بازارەکە هیچ چاودێرێک نییە بە سەریانە من تەسەوری ئەوواکەم چاودێر هەبێ نرخانە سابتە بێت و ئەگەر خۆیان بۆیان دانن سعرەکان بڵێن ئەو کاڵایە بۆ ئەو بۆنە پێما بێ ئەوانش ناتوان لەوە زیاتر بڕۆن وا پێشبینیەکرێت کە لە کاتی بۆنەکانە نرخ وردە وردە زیاکرێت ئێستا تۆ دوکانی جلوبەرگتەیە لاانە لە بۆنەی بۆ نمونە جەژنا تۆ نرخەکان زیاکەیت وڵی ئەسکەس وجدانی خۆی لەو کاتە بەڕای من ئەکەوێتە سەر وجدانی ئینسانەکە خۆی ئەگە تۆ دڵ مرتاح بوو شتێکە فرۆش دەوشتە بەڕای من حەڵاڵە بووی ئەگەر لە نرخی ینی نەفسیەتی مرتاح نەبوو بە شتە بەشتە بەڕای من حرامە ئێستا بۆ نمونە شتانی کە توی فرۆشی لە چاو ساڵی ڕابردووە زیاتر نرخەکەی بەرز بۆتەوەیان کەمتر بۆتەوە کەمێک بەرز بۆتەوە بەزەوە ئەندازەیە ناوڵێ مەسەرم بۆ هاوڵاتیان ڕەنگە زۆر بێت وڵی خۆی ئەنی بۆ نمونە دەرزانی 1000 ناری فەرقە 2000 تۆ تراکسود لە تۆ بکڕێت تراکسود دەکڕێ بێت تەماتە بکڕێ بێ فاسۆلا بکڕێ بێ برنج بکڕێ بێ کرێخانەوەکە بات ئەبێ بڕوا بۆ لای دکتۆر ئەم شتانە شێ مەسەن ئەم نرخانە بۆچی ئێستا ئەم دادەیە وتی لەبەری چاودێرێک نییە لەسەر ئەم بازاڕانە بۆیە نرخەکان بە ئارزوی خوان یاری پێکەن ئەوش یەکێکە لە هۆکارەکان کە چاودێرێک نییە بەسەرم ئەم شتانێکی خەڵگەیەنی ئەسکەس بە حڕیاتی خۆی فرۆشە وەکو بڵین بازارێکی ئازاد بەڵام خۆمان چاودێری خۆمان بین لەو خۆی ئەوە ئێستا ئینساڵێ ڕا حاسب ئەنفوسەکەم قبل ئەن تحاسب